لە ئێستادا دەبێت گەلی کورد چی بکات تاکو ئاکەپە و دار و دەستەکەی ناچار بکات بیان گەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ و پرۆسەی ئاشتی دەست پێ بکاتەوە. ئێمە شایدەوەین کە لە ساڵی 93ەوە تا 2013 و ئێستاش ئەم نامەیە ئەم جارەکە 2016 بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان و پارتی کرێکەکانی کوردستان و بڵێن تەفگەری ئازادی گەلی کورد بەردەوام پێشنیاری هەبووە و پرۆژەی چارەسەری ئاشتیانەی کێشەی کوردی هەبووە لە تورکیا و تا کۆتایی بەڵام تا ئێستا حکوومەتی تورکیا وەڵامی نایەوەتەوە. ئێمە بێت چی بکەین وەکو کورد بۆ ئەوەی دەوڵەتی تورکیا وەڵامی پرۆژەکانی چارەسەری ئاشتیانەی کێشەی کورد بداتەوە. بەڕاستی لە ئاستی کوردستاندا یەکێک لە مەسەلە گرنگەکانەوەیە لەلایەکەوە گەلی کورد خەباتی زیاتر بکە، فراوانتری بکە، باشتر خۆی ڕێکخا، لەلایەکی ترەوە یەکێتی لە نێوان کوردانان دروست بێ، نەک لە کاتێکدا کە کورد داوای ئاشتیەکە لە حکوومەتی تورکیا وەڵامی نایەتەوە بەڵام هێز و لایانی تر بچن ببن بە دۆستی تورکیا و مەسەلەی کورد لە باکووری کوردستان فەرامۆشکەن و بە شێوازی تر هەوڵی ئەوە بدەن لە تورکیا نزیک بنەوە یا کێشە بۆ چارەسەری کێشەی کورد دروستکەن وەکو ئەوەی بینین کە ئێستا لە هەندێک لە هێزەکانی باشووری کوردستان لەگەڵ حکوومەتی تورکیا دۆستایەتی هەیە. بەڕاستی ئەو دۆستایەتی کە لە نێوان تورکیا و هەندێک لە هێزە کوردیەکانە هەیە دۆستایەتیەکە بۆ مەبەستی سیاسیە بۆ ئەوەیە کە تەفرەقە جیاوازی بخرێتە ناو گەلی کوردەوە، بۆ ئەوەیە کە گەلی کوردێک نەگرێ، بۆ ئەوەیە کورد بەکاربێنن دژی کورد. لەبەرەوە ئەو هێز و لایەنە سیاسیانە جارێ یەکەمە بێت قەنەعەت بەوە بێنن کە ئەگەر ئەمڕۆ تورکیا دژایەتی تەفگەری ئازادیەکە ئەگەر سپێنێ لەو دژایەتیە نەجاتی ببێت بەرە بێتە گیانی ئەو هێز و لایەنە کە ئێستا بێت دۆستی تورکیا. باشە بەڕێز دکتۆر فایق وەک جەنابتان ئاماژەی پێ دەکەن ئایا ئەو لایەنە سیاسیانە هیچ شتێکیان بۆ ترسەی ئەردۆغان و دار و دەستەکەی نییە یاخود هیچ خەتەرێک نابینن لەسەر ئەوەی کە ئەردۆغان و دار و دەستەکەی دەستیان بەتاڵ بێت پەلاماری ئەوان بن یاخود ئەوەیە لە پێناوی کۆمەڵێک مەسلاحەتی ئابووری و شەخسیدا چاوپۆشی لەو دۆزانە دەکەن؟ ئەو کاتە بەڕاستی ئەو هێزانەی کە ئێستا دۆستی تورکیان لە ڕابردوودا بینی ومانن هەر کاتێ مەترسی بۆ سەر خۆیان وەکو شەخص بۆ سەر حیزبەکەیان بۆ سەر ئەو دام و دەستگایانی کاوان بەڕێوە ئەبن دروست بوو بێت ئەو هێزانە مساومەیان لەسەر ماف و ئازادی گەلی کورد کردووە، مساومەیان لەسەر دەستکەوتەکانی گەلی کورد کردووە و تەنازولیان بۆ داگیرکەران کردووە بەمەجێک تەنها لە ڕووی فیزیکیەوە بمێننەوە. لەبەرەوە ئەوان زۆر گرێدراوی ماف و ئازادیەکانی گەلی کورد نین، هێندەی گرێدراوی مافە شەخسیەکان و عەشایری و بنەماڵەکانی خۆیانن زۆر بەداخەوە و کێشەی سەرەکی ئێمە ئەوەیە کە ئەو هێزانە کە بەو جۆرەیە بیرەکەن کە بەو جۆرە بیرەکەنەوە و بەو شێوەیە تەعاملیان لەگەڵ تورکیایەکی نادیموکراتی و شۆڤینی گەلی کووردا هەیە هێزیان لەگەڵ هەیە، دەسەڵاتیان هەیە، ئیمکانیەتی مادی و جەماوەری و ئەوانیان هەیە. ئەمە زۆر جێی نیگەرانیە. لەبەرەوە بۆ ئێمە باشترە بە شێوەیەکی بەردەوام لەلایەکەوە خۆمان بەهێزکەین لەلایەکەوە بەردەوام بین بەگوێی ئەو هێز و لایەنە سیاسیانە کەواز لەو سیاسەتیان بێنن کە ئێستا لەسەری ڕۆن بۆ ئەوی بەزووترین کات کورد بێتە یەک هێز کە بوویە هێزێکی بەقووەت ئەو کاتە دۆست و دژمن حسابی بۆکە و ئێمە توانین دەوڵەتی تورکیا ناچار بکەین کە گوێ بۆ داوەڕەوەکانی گەلی کورد شکات و ماف و ئازادیەکانی گەلی کورد لە باکووری کوردستان جێبەجێ بکات. باشە بەڕێز دکتۆر فایق گوڵپی سیاسەتمەدار لە باشووری کوردستانەوە زۆر سپاس بۆ بەشداربوونتان و ئێوارەتان باش.